لە ڕۆژی جیهانی ئایدزدا وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان ئاماری توشبوانی ئەو نەخۆشیە بڵاو دەکاتەوە و ڕایدەگەێنێت لە ئەم ساڵدا 28 کەس تووشی نەخۆشی ئایدز بوونە کە لەو ژمارەیە تەنها 8 کەسیان دانیشتووی هەرێمی کوردستان بوونە و ئەوانی دیکەش خەڵکی بیانی بوون و ڕەوانەی وڵاتی خۆیان کراونەتەوە. وتەبێژی وزارەتی تەندروستیش دەڵێت ئامارەکان بە بەراورد بە ناوچەکە و عێراق زۆر کەمە و هۆکارەکەشی بۆ ئەو ڕێوشوێنانە دەگەڕێتەوە کە وزارەت گرتوێتێ بەر. لە هەرێمی کوردستان نەخۆشی ئەیدز خۆشبەختانە ژمارەکەی زۆر کەمترە بەراورد بە هەموو وڵاتانی تری دنیا. ئەوەش دیارێکێک لە هۆکارەکانی بۆ ئەکتیڤبوونی پرۆگرامی کۆنتترۆلی نەخۆشی ئەیدز دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان کە ساڵانێکی زۆرە بەجددی لەولایەنە کار دەکرێت چ لەلایەنی پشکنین و پشکنین بۆ هەموو ئەو کەسانێک کە ناوی دەنین بە گروپی مەترسیدار بە تایبەتی بیانیەکان کرێکارە بیانیەکان شانکراوەکان ئەوانەی دێنە ناو هەرێمی کوردستان وەروها لە ناوەش هەموو بڵەکانی خوێن تا دڵنیا نەبین لەوەی پشکنینی بۆ نەکرێ خاوێن نەبی نادرێ بە هیچ نەخۆشی. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێرش ئاماژە بەوە دەکات پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن لە ئەنجامدانی پشکنین بۆ نەخۆشیەکە و دڵنیابوون لە تەندروستی و سەلامەتیان هەرۆک دوورکەوتنەوە لە ئەنجامدانی کاری سێکسی لە دەرەوەی ژیانی هاوسەری و بەکارنەهێنانی دەرزی و سرنجی بەکار هاتوو. لە سنووری پارێزگای هەولێر ئێستا تەنها لە ساڵی ئەم ساڵی کە تێداهێنا دەتوانین ساڵی 2016 هەژدە حالەتی نوێ تۆمار کرا کە لەنێو ئەوانە هەژدە حالەت ما هەبوو 12یان بریتی بوون لە کەسانی بیانی کە زۆربیان لە شاری هەولێر نەمان و ڕەوانەی یانیش دەتوان بڵین گەڕاینەوە وڵاتی خۆیان. تەنها 3 حالەت لە ناو شاری هەولێر لەم هەژدەیەدا هەبووە و 3 حالەتیش دەستنیشان کراوە لە نێو ئاوارە و پەناهەندەکاندا. تاکو ئێستا لە هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی ناوچەکە و جیهان کەمترین ڕێژەی توشبوانی نەخۆشی ئایدز تۆمار کراوە کە کۆگیشتی توشبوان لە ساڵی 1986ەوە تاکو مانگی 12 ساڵی 2016 30 حاڵەت بووە. ئەمە جگە لەو حاڵەتانەی کە لە نێو ئاوارەکان و ئەو کرێکار و خەڵکە بیانیانەی کە لە هەرێم کار دەکەن. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.